لە ساڵانی ڕابردوودا ئەم بەنداوە 4 تا 5 سانتیم ڕۆژانە ئاوەکەی کەمی دەکرد. بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لە ماوەی 3 مانگی ڕابردووەوە 21 متر ئاستی ئاوەکەی بەرز بۆتەوە. سڵاوتان لێبێت ئەمە بەنداوی دوکانە لە سنووری پارێزگای سلێمانی. بەنداوی دوکان پێویستی بۆیە کە 511 متر ئاو گل بداتەوە تاوەی کا بێڵماوسەکانی بە تەواوەتی سەرڕێژ ببن. لە ئێستادا 499 متر ئاو لە بەنداوی دوکان بوونی هەیە کە تەنها 12 متر ماوە بۆ ئەوی کە جارێکی دیکە بێڵماوسەکانی بەنداوی دوکان سەرڕێژ ببن. کۆتا جار ساڵی 2019 بوو کە بەنداوی دوکان بێڵماوسەکانی بە تەواوەتی سەرڕێژ بوو. دواتر ڕێژەی بارانبارین کەمی کرد کە هاوڵاتیان ترسی وشکە ساڵیان لێنیشت بە جۆرێک کە ساڵی ڕابردوو تەنها 300 ملیم باران باری، بەڵام ئەم ساڵ دووهێندە زیاتر باران باریوە بە جۆرێک کە تاوەکو ئێستا زیاتر لە 800 ملیم باران لە سنووری پارێزگای سلێمانی یاخو بە دیاریکراوی لە قەزای دوکان باریوە، هەرچەندە لە سنوورەکانی دیکە باران زیاتر باریوە بە جۆرێک کە لە سنووری ڕانی و قەڵاتجێ زیاتر لە 1000 ملیم باران باریوە. ئەم ساڵ خۆشبەختانە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا ئاستی ئاوی بەنداوی دوکان 21 متر بەرز بۆتەوە بە پێچەوانی ساڵانی ڕابردووەوە کە لە ساڵی ڕابردوودا بۆ هەر ڕۆژێک ئەم بەنداوە 4 تا 5 سانتیم ئاوەکەی کەمی دەکرد. چاوەڕوان دەکرێت بەهۆی بارانبارینەوە ئەم 12 مترا پڕ ببێتەوە و جارێکی دیکە بەنداوی دوکان بێڵماوسەکانی سەرڕێژ ببن.